خۆی سەرەتا ئەوەی کە زۆر گرنگە ئێستا و گۆڕانکاریە خێراییەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەیە ئەو گەمە سیاسی گەوری کە ئێستا خەریکە بەریەکەوتن لە نێوان زلهێزەکان لەم ناوچەیە ڕوئەیە بۆیە لە هەموو کات پێویسترەوەیە لە هەموو کاتێک زەڕووترە ئێستا کورد ئاگاداری خۆی بێت کۆ ببێتەوە و بەرژەوندیەکانی بەیەکەوە گرێ بدات و بتوانێ وا یاری بکە نە هەرێمی کوردستان و نە هیچ لایەنێکی سیاسی بکەونە بەرداشی یان گەلی کورد بکێتە بینی ئەو بەرداشی کە قەرارە ڕووبە بۆیە دۆخەکەی ئێستا دۆخێکی زۆر هەستیارە بەدەر لە پێکێنانی حکوومەت و کابینە و ئەمانە پێویستە لەم داوخا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەونە سەر مێزی گفتوگۆ خۆیان فریای خۆیان کەون و دوجاریش گەلی کورد هەرەوە چاوەڕوانەکە لەوان مێژووی پەردبوون و ناتەبایی نێو لایەنە سیاسیەکانی کورد هێزە کوردیەکان لە ڕابردووە ئەوەی سەلماندووە کورد تا چەندێ پەرتەوازە بهێندە بێ ئامانجە هێنجە بێدەستکەوتە بێت هێندە ناتوانێ لانی کەم ئایندێکی تا ڕادەیەک ڕوون بۆ خۆی دیاری بکات. لە سەدەی 21 لەم عەسڕەی ئێستا سیاست بەرژەوەندی زلهێز وڵاتان خەریکە لەوە دەرەچێت کە چەند وڵاتێک پێکەوە بتوانن یاخود دوو وڵات پێکەوە بتوانن ئامانجەکانیان بپارێزن بەرژەوەندیەکانیان بپارێزن چ جای ئەوەی ئێمە گەلێکی ژێردەستە بۆیە پێویستە فۆرمێکی جیاوازتر میکانیزمێکی جیاوازتر بگرینە بەر بۆی بتوانین ئایندەی کورد یاخود بەرژەوەندیەکانی کورد لە هەر کێکێک لە پارچەکانی کوردستانە بپارێزین بەتایبەتی ئەوشی لە باکووری کوردستانە من پێم وایە ئەگەر وا بڕوات هەموو ناوچەکە لە پشتی بەرەکەوێت و گۆڕانکاری خێرا ڕوئەیە و ئەو کاتە کوردیش لە باکووری کوردستان ئابێ بە میکانیزم بە عەقڵێتێک بجۆڵێتەوە بتوانی ئایندێکی دەست پێت نەک لەسەر ئایدۆلۆجیە و میتۆدێکە نەتوانین بەرژەوەندیەکانمان بپارێزین چیە بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشتر وایە بیل لە بەرنامجی کە یاخود ئەتەڵتناتیڤی کە بدوەزینەوە بۆی بتوانین وە گەلی کوردیش ناکرێ دانیشێ بیل هەلیانەوە ڕاستە پێویستە پەیامی هەبێ پەیامەکە ئەگەر لە ڕێگەی خۆپیشاندانەوە ئەگەر فشارە ئەگەر ڕێکەوتنی سیاسی ئەگەر بەکارهێنانی بەرنامەیەکی کێ بۆی دەوڵەتی تورک لەم کاتی کە خەتەرێکی گەورە لەسەر ئەویشە بتوانێت بێتە ژێربار و بەرژەوەندیەکانی گەلی کورد لە ئایندا لە باکووری کوردستانە پارێزراو بیا خۆی ڕاپەڕینی 1990ەوە هەموو دەزانین ئەم پارچەی کوردستانیان بەڵێن باشووری کوردستان کە ڕزگار کراوە بۆتە هەوێنێک بۆ پارچەکانی تر و بۆتە جێگای ئومێد و هیوا ئەوەی کە بێ بە نەواتی دەوڵەتی کوردی لە ئایندا ناکۆکی سیاسی نێوان حیزبە کوردیەکان کە زۆر جار کاریگەری خراپی لەسەر ڕەوتی ژیانی خەڵکە بۆیە بە هەموو ئەمانەوە بە هەموو تێبینیەکانەوە بە هەموو کەم و کوڕەکانەوە بە هەموو دەستی دەوڵەتانی ئەقلیمی و ئەتوانم لەم نێو دەوڵەتیشەوە کە زۆر جار دەستی خراپیان هەبووە لە هەرێمە بەڵام بە هەموومانەشەوە تا ئێرەمان هێناوە کارێکی باشە ئێستا بۆیە یەک ڕیزی نێوان حیزبە کوردستانەکان لە هەموو کاتێک گرنگترە بۆ لەبەرەوەی ئێمە ئەزانین ئێستا کێشەی کورد لە قۆناغێکی باشایە لە قۆناغێکی زۆر پێکەشتوایە ئەوە تا ئەبینین لە سووریا و لە هەم لە باکووری کوردستان و با بڵێن ڕۆژئاوای کوردستان جوانتر وایە بڵێن ئێستا هێزەکانی ئەمریکا یعنی بە چەک بە جبەخانە بە هێزی مرۆیی بە هاوکاری لۆجستی و مادی و معنەوی هاوکاری هێزەکانی کوردەکەن لە ڕۆژاوا دژی تیرۆر و دەگڕیزینەتەوە یەکێتی نەتەوەی بۆ هەموو پارچە بۆ هەموو هێزە کوردیەکان گرنگە بە تاتی لەم کاتە کە حۆزاین عەبدوڵڵا وەجارەوە زیاتر لە 20 ساڵە لە زیندانایە بەهۆی ئەوەی کە تەنها داوای مافی ڕەوای گەلەکەی کردو هیچ شتێکی خراپی نەکردەوە ئەوەی کە ئێستا هەموو خۆپیشاندانەکان هەموو مانگرتنەکان هەموو شێوازێکی خەباتی مەدەنی ڕژانە سەرشەقام هەموو ئەو خەباتە مەدەنیانە بۆ حکومەی کە ئەمڕۆ زلهێزەکان هەرچەند بەداخەوە هەندێک جار ئەوانش غەدر لە دیموکراسیەکانیان مافی خۆی نایانێ مافەکانی مرۆڤانە جار خۆشیان ناڵێن پێشێلەکەن ئەتوان بڵێن فەرامۆشیەکەن بۆیە ئەم ئیهتیمامدانە ئەم گرنگیدانە بەم جۆرە خەباتانە بێگومان کەم تا زۆر کاریگەری باشە بێ ئەمڕۆ ناسبەی سبەی نادووسبەی ئەتوان بڵێن هەر جۆرێک لەم شێوازە خەباتانە بەشێک بۆ خۆی کاریگەریە بێ و دوجار ئەم کاریگەریانە کۆ بێتەوە و با بڵێن ڕۆڵێکی باشە بێ لەسەر بەرەوپێشچوونی زافی کوردایەتی.